بە بۆنەی جەژنی ڕەمەزانەوە جارێکی دیکە سەرکردە سیاسیەکانی هەرێمی کوردستان پەیامیان بۆ وڵاتیان بڵاو کردەوە، هەمووانیش جەختیان لە چارەسەرکردنی کێشەکان کردەوە بە شێوەی دیالۆگ و گفتوگۆ، بەڵام بەکردار هیچ کۆبوونەوەیەک نەکراوە و هیچ هەنگاوێکیش دیار نییە. بارزانی لە پەیامێکیدا جارێکی دیکە جەختی لە پەیامەکەی 23 حوزەیرانی ڕابردوو کردەوە کە داوای کردبوو لایەنە سیاسیەکان کۆبنەوە و ڕێوشوێنی پێویست بگرنە بەر بۆ دروستکردنی کۆدەنگی نیشتیمانی لەسەر پرسی ڕیفراندۆم و سربەخۆیی. لە بەشێکی دیکەی پەیامەکەیدا بارزانی کە بە بۆنەی جەژنەوە بڵاوی کردوتەوە هیوای خواست دوای جەژن حەزب و لایەنە سیاسیەکانی هەرێم کۆ ببنەوە لەسەر ڕیفراندۆم و پەیوەندی هەرێم و بەغدا بگەنە کۆدەنگی نیشتیمانی و لەبارەی دۆخی سیاسی هەرێمیشەوە چارەسەرێک بدۆزنەوە. لە ماوەی 15 ڕۆژی ڕابردوودا ئەمە دووەم جارە بارزانی داوای کۆبنەوەی لایەنەکان دەکات و پێدەچێت حیزبەکانی کوردستانیش هەمان وەڵامی پێشووی بدەنەوە. هاوکات یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی کوردستانیش لە پەیامێکیدا دەڵێت زیاتر لە ساڵێکە لە ژێر پاڵەپەستوەیەکی دژوار و قورسی بێموچەیی و قەیرانی داراییدا دەژین. ئامینداری گشتی یەکگرتووش لە پەیامێکیدا دەڵێت چارەسەر تەنها پێکەواڵکردن و یەکتر قبوڵکردنە، دەشڵێت زۆریان مەبەست بوو هێزە ناکۆکەکانی کوردستان مانگی ڕەمەزان بکەنە فرسەتی گەڕانەوە بۆ سەرمێزی گفتوگۆ و کێشەکان ئەوەندە لە خۆیان گەورە نەکەن. وەک سەلاحەدین بادین لە پەیامەکەیدا دەڵێت دۆخی هەرێمی کوردستان تەحەمولی لەمە زۆرتر ناکات و ڕەواش نییە یاری بە میزاج و وەستی خەڵکی ماندوو بکەین. بەپێی پەیامەکەی ئەمینداری گشتی یەکگرتوو بێت پێدەچێت هەوڵەکانی بۆ کۆبنەوەی لایەنەکان و دانیشتنی لەسەر یەک مێزی گفتوگۆ سەرکەوتوو نەبوو بێت کە لە ماوەی ڕابردوودا باس دەوڵەکانی سەلاحەدین بادین دەکرا بۆ کۆبنەوە و نزیکبوونەوەی نێوان سەرجەم لایەنەکان، بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان. هەروەها ئەمیری کۆمەڵی ئیسلامیش لە پەیامێکیدا دەڵێت پێویستە هەموو لایەک بەگشتی و بەرپرسان و بڕیار بەدەستان بە تایبەتی دەرفەتی جەژن بقۆزنەوە بۆ هەنگاونان بەرەو چارەسەرکردنی کێشەکان و گێڕانەوەی تەبایی و متمانە. وەک عەلی باپیر دەڵێت ئەگەر سوود لە کات و دەرفەت وەرنەگرین مەرج نییە ئەوەی ئێستا بۆمان دەکرێت دواییش بۆمان بکرێت. ئێستا هەمووان داوای چارەسەرکردنی کێشەکان دەکەن بە شێوەی گفتوگۆ و دیالۆگ، بەڵام پرسیار ئەوەیە ئایا پەیامی ئەم جارەی سەرکردەکان دەبێتە هۆی چارەسەرکردنی کێشەکان و گەڕانەوەی دۆخێکی ئارام بۆ هاوڵاتیان؟ هونەر ئەحسان، NRT